فۆرم لە هەشتی مانگەوە دەستمان کردو بە تەوزیع بەس ئەمڕۆ کە یەکشەمە بۆ داوام دەستی پێکردو لە نوێی مانگەوە دەسەکەین بە تەوزیعی فۆرم تا 16 مانگ لە 19 مانگیش تاقیکردنەوەیەکمان هەیە بۆ قوتابیانەی کە فۆرمەکانیان وەرگرتووە لە بابەتەکانی زانست و بیرکاری و ئینگلیزیە پۆلی 6یان وەرزی دووەم مەرجەکانی هەر ئەوەیە ئەو سێ بابەتەی لە سەر و هەشتاوە بێت نمرەکەی ئەو مامۆسانی خۆمان کە پێمانوتون خلیان نەبینیەوە بەڵام دوای ئەوەی کە فۆرمەکان تەوزیع کرێت و ناویەتەوە بەڵێنیان ناوە لە پەروەردەوە کە خولی تایبەتیان بۆ بکرێتەوە بەڵام لەگەڵەوەی شەهر بەڵێنێکی کەشیان پیاوین ئەو مامۆسانەی کە دەورەی سایبسیان بینیوە لە بابەتەکانی بیرکاری و زانست بۆ ئەم مەکتەبانەی نەقڵکەن ئێمە وەکو قوتابخانەی نەژمەدین مەلا کە یەکێکە لەو قوتابخانانی کە هەڵبژێراوە بۆی کە سیستەمی خوێندنی ئینگلیزی تا پەیڕەوکرێ بۆ ساڵی خوێندنی 2015-2016 ئەمڕۆ یەکەم ڕۆژی دابەشکردنی فۆرما تا ئێستا 67 فۆرمان دابەش کردووە لە کۆی 100 فۆرم بۆ ساڵی خوێندنی 2015-2016 و مەرجەکانیش بۆ وەرگرتنی قوتابی لە پۆلی یەک لە خوێندنی ئینگلیزی دەرچووی بەشی باخچە بوو بێ و باشتری ژوایە باخچەکە بە ئینگلیزی بوو بێ.